ساتی هێرانەدەرەوەی شێروان شێروانیە لە دادگای هەولێر کە سوکارەکەی دەڵێن ئەو بڕیارە لە دادگا دەرچوو قبول کراو نییە. هاتا ژوورێکە شکایەتی لەسەر شێروانی نەبی گوتی بڕۆ 4 ساڵ حکومت دەدەم. ئەرێ شێروان نیوەی خاکی هەرێمی فرۆش، ئەرێ شێروان بوو پێت بڵێم، ئەرێ شێروان بوو موچەی خەڵکی نەدا، ئەرێ شێروان بی کچی ئێزدی فرۆش. شێروان شێروانی چالاکوانی بادینان با 4 ساڵ زیندانی سزادرا. سەرۆکی تیمی پارێزەران دەڵێت ئەو سزایە تەواو پێچەوانەی یاسایە و لەژێر فشاری سیاسی ئەم بڕیارە دراوە. ئەبروکە بریار سەرکاک شێروان شێروانی هاتەدان مخابنی و سەردوو مادە 298 و 295 و مادەکی 2 ساڵ و 6 هەیوە هاتە زیندان کرن و مادەکی دیترێ ساڵێک و 6 هەیوە بۆ ماوەی 4 ساڵە هاتە زیندان کرن. بەلێ مدوێت جارێک عادی ئەس بێژم و ئاماژە بوێ چەندی بدەین کوردستان هاتە فروتن کەس نەهاتە دادگا کرن. دوای دوو دانیشتنی دادگای تیاڵچوونەوەی هەولێر، شێروان شێروانی چالاکوانی بادینان سزای 4 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا بەهۆی گۆڕینی تابلۆ پەنجەمۆر کە پێشووتریش لە ساڵی 2020 سزای زیندانی بەسەردا سەپێنرا با تۆمەتی تێکدانی ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.